قەیرانە کەلەکەبووەکانی هەرێم کاریگەری ڕاستەخۆی کردوتە سەر کەمبوونەوەی ڕێژەی پرۆسەی هاوسەرگیری و زیادبوونی ڕێژەی تەلاق و قەیرە لە نێوان کوڕ و کچاندا. ئافرەتێک ئەگەر هەر لە مارێ ببینێتەوە یان گەنجێک کە ژن نەیەنێتی کێشەل و عایلەی پێیا دەبێت. مامۆستایەکی ئاینیش دەڵێت ئاینی ئیسلام لەسەر شوێن کەوتوانی واجب کردووە کە ژیانی هاوسەرگیری پێک بهێنن، بۆیە نابێت هیچ قەیرانێک کاریگەری نەرێنی لەسەر ئەو پرۆسەیە هەبێت. پابندیمان بە شەرع و پەیامی خوا و پێغەمبەری هەبی عەلەیهی سەلات وەسەلام بەتەئەکید نەک ئین مەوزوعی پرۆسەی زەواج هەموو ژیانەکەمان ئاسان دەبیتن. لەبەرەوە ئیسلام ئەگە تەمەشای مەوزوعی زەواج بکەین وەکو بە نمونە ئێستا باسی دەکەین، خوای رب العالمین دەفەرمێت ئین یەکونوا فقراء یغنیهم الله من فضله. ئەگەر فەقیریش بن خوای گەورە لە فەضڵ و کەرەمی خۆ دەورەمەندتان دەکات. ئەوە خاڵە. دووەم پێغەمبەرە فەرمێ صلی الله علیه وسلم ثلاثة حق على الله عونهم. سێ جۆرە کەس خوای گەورە لەسەر خۆی واجب و فەرزی کردە کە یارمەتیان بدا. لەوانە الناکح الذي يريد العفاف ئەو کەسێک کە زەواج دەکە مەبەستی دووربی لە خراپەی خوا لەسەر خۆی واجب کرد. هەرچەندە ماوەی چەند ساڵێکە حکوومەتی هەرێم بۆ باشترکردنی ڕەوشی ژنان ئەنجومەنی باڵای خانمانی دامەزراندووە و ساڵانە بڕێکی زۆر پارەی بۆ خەرج دەکات. هاوکات ژمارەی ئەو ڕێکخراوانەی کە لە بواری ژنان کار دەکەن بەردەوام لە بەرزبوونەوەدایە، بەڵام لەگەڵ ئەوەشدا ساڵ دوای ساڵ ڕەوشی ژنان بەرەو خراپی دەڕوات و ڕێژەی پرۆسەی زەواجیش بەرەو کەمبوونەوە دەچێت و تەلاقیش بەرەو بەرزبوونەوە دەچێت. سکرتێری ڕێکخراوی خوشکانیش دەڵێت بەشێک لە ڕێکخراوەکانی ژنان هێندە دژایەتی دینی ئیسلام دەکەن، هێندە بیریان لەوە نەکردوێتەوە کە چۆن ژیان و گوزەرانی ژنان باشتر بکرێت. ئەوەش هۆکاری سەرەکیە بۆ ناسەقامگیری کۆمەلگا و زیادبوونی تەلاق. لە سەدەی 21 خەریکە تەواو دەبین و بانگەشە بۆ مافی ئافرەت و مافی مرۆڤەکرێ، بەڵام لە ڕوویەکی تریشەوە هەر خودی ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتان و تەنانەت ئەو یاسایانی کە ئێستا ئیستەولەدا ئیشیان بۆ کراوە داهات توژایشی بۆ دەکرن لە خزمەتی ئەوەدان کە قەرەی زیاتر بەرز بێتەوە، واتە بیر لە هەموو ئافرەتان و بە هەموو چین و تۆشەکانیەوە ناکرێتەوە ئەوەندەی بیر لەوەکەنەوە کە دژایەتی یاسایەکی شەرعی و یاسایەکی خوایی. توێژەرێکی کۆمەڵایەتیش دەڵێت کەمبوونەوەی ڕێژەی هاوسەرگیری و زیادبوونی قەیرە زەنگێکی مەترسیدارە بۆ تێکچوونی شیرازەی کۆمەلگا و کەمبوونەوەی نەوەی تازە. لاساییکردنەوەی درامابیانیەکان و سیرکردنی درامابیانیەکان ئەمانەش کاریگەری هەیە لەسەر دواخستنی پرۆسەی هاوسەرگیری، چونکە ئەو کەسانێک کە لە دراماکان سیر دەکەن ئەوانە تەمان بەدڵنیایی و زۆربەی هەر زۆری خەیاڵە، شتێکی دروست کراوە ئەم گەنجانە کە چاول لێکەری دەکەن یاخود دانەوێت تەقلیدی ئەو درامایانە بکەنەوە، ئەمانە ژوا دەکات پرۆسەی هاوسەرگیریان دوا بکەوێت و هەروەها کاریگەری لەسەر کۆمەلگا تێکچوونی شیرازەی خێزان و هەروەها زۆربوونی قەیرە لە هەر وڵاتێکدا و کاریگەری دەبێتن لەسەر تێکچوونی شیرازەی بە شێوەیەکی گشتی کۆمەلگاکەمان. بەپێی ئامارێکی ڕێکخراوەکانی بواری ژنان لە عێراقدا ڕێژەی قەیرەی کچان بەرز بووەتەوە بۆ لە ١٧، ئەمەش بە ئامارێکی مەترسیدار دادەندرێت. چاودێرانیش پێیان وایە پێویستە حکوومەت بە جددی بێتە سەرخەت، پشتیوانی مادی و معنەوی چینی گەنجان بکات بۆ ئەوەی چیتر ئەو ڕێژەیە بەرەو بەرزبوونەوە نەچێت. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.